ڕۆگربوونەوە لە مەیدانی ئاژەڵانی حاجیەوە ئەوانەی لێرە گرت بۆتنەوە ئاشکرایە کە بینن ماوەی چەند ڕۆژێکە بازارەکە ڕاوەستا بەهۆیکەوەی هەردوو لە هەر دەسەڵاتی پارتی وێچەتی لە سەیتەرەکانیان تون کردیە بە ئەدەبەوە گومرگ لە خەڵک وەرەگرن نال بڕوات لە شارێک بۆ شارێککە بە مەزیانی گاندەوە بە ئاژەڵدارنی ئەم دەڤەرە کە ناتوان یەک سەر ئاژەڵ لێرە بگوازێتەوە بۆ گوندێکی دەوروبەری حاجیاوە بازگەکان ڕێگە نادەن بۆی ئەم خەڵکە داوا دەکات حکوومەت یاریە بۆ بازگانە بکەنەوە بەڕووی ئەو ئاژەڵانەی کە لە شارێکەوە بۆ شارێککە یاخۆ لە حاجیاوە دەرسێت لە دەروی حاجیاوە بۆ گوندەکان دەڕۆن یان بۆ شارەکانی کە دەڕۆن بەما کەمێک بازارەکە ئەبوژێتەوە خەڵکە جوولەی تێکرد بەڵام ئێستا ماوەی هەفتەیەکە هیچ جوولێک لەو بازارە نەما ئەو خەڵکە هەمووی تووشی زەرەر بووە کە ماڵێکی کڕیەوە بە 2 ملیۆن 3 ملیۆن ئێستا دەیە بداتە 1,800,000 1,700,000 واتە 200-300 جار زەرەرەکە لە یەک سەرگۆلکە لە ناویی لە بەرامبەر هیچ نییە بەرامبەرەوەی کە بازگەکان تند کراوە ئەمە سەختێکە لەسەر ئاژەڵدارن تا بتوان بازێک بدەن ئەم بازش بادە بوو یان دەڵێ بڕۆ وەرەقەی بەیتەریە بنە لێ 15,000 لێسەنێ یان ئەوەتە دەڵێ ڕێگەت نادەڕێ مەمنوعە هیچ نازانین مەمنوعەکەش چییە ینی بە پێی یاسەنێ دۆڵتەکان لە وڵاتێک بۆ وڵاتێککە نابێ ئاژەڵ بڕوات بۆی کە دەبێت وەرەقەی بەیتەری ئەو وڵاتەیە بۆ وڵاتێککە بۆی کە هیچ نەگواز نەخۆشێک نەک لە شارێک بۆ شارێک لە ناو وڵاتێک ڕێنگەن لە شارێک بۆ شارێک گوازێتەوە ئەمە خەڵکی نیگەران کرد ئێمەوەی کاکە مان یەک دەبێ ئەو ڕیانە بکەنەوە کاکە و مانگێک دەبێ ڕیان خەتا کردووە تێگەشتی کاکە لە دەرەوە ڕابابێنن لێرە بابێنن ئەمن بچمە دەهۆی بێنم لە دەهۆی ڕابێت خەڵک لێرەکانە بکری کاکە خۆمە هیچی دیکەن لەوان ناوێ قیادەی کوردیا پیرۆزی خۆیان بێ بەڵام ئەلو میلەتی گەڕێن وانە ژی بەخراردنی کەناڵەکانتان دەکەم سەرجەم کەناڵەکان میدیاکان دەمانێت ئێمە لێرە وەکو نوێنەری مەیدانی ئاژەڵی حاجیەوە پەیامی خۆمان بگەینە سەوری بەرپرسەکان هەموو ئاگادار بن داوا لە وەزیری کوشت و کاڵ دەکەین کە ئەو سەرچاوی ئەم قەیرانەیە کە دروستی کردەوە لە ئێرەکانە کە ناها لە ماڵات بڕۆ بۆ زۆنی زەرد و سەوز ئەنی ئەو بەرپرسە وەزیری کوشت و کاڵ لێ دەکەین ئەگە هاوکاری ئەو خەڵکەی بدەن بکەن و عنی ڕێ بدەن کە ماڵات بێ و بڕۆبەوە هەر زۆنەکە ئەنی وانەکەم بە بوێنە بارگرانی بۆش سەر ئەم میلەتەی فەقیرەی ینی وا بکەن ئاسانکاری بکەن نەک قورمان بۆ بگرنەوە و چین وەرەقەی بکەین و لێ عەزیەتماندەن ئەمەش بۆ خۆمان بژێ ژیانی پەیدا دەکەم عایلەمانەوە هەموو خێزاندارین و گوناحیان دەگاتەوە لە 19 دووە ئەم بڕیارە دەرچووە جا نازانی چێ بڕیاری داوە ئەدەبێ وەزیری کشت و کاڵ بێ من بۆ خۆم ماڵاتم فرۆشتەوە بۆ سنووری کۆیە کە کۆیە سنووری سەوزی چێتە نێشتووە بڕوە هەتا کتاب و معاملاتم کردووە بردومیە ڤێتەرنەی لە ڤێتەرنەی بردومیە قایمی محکەمە یعنی ئەو هەموو شتە ناڵم هەموو شتە چێت دیکەن ئێستا کتابەکەشیان ڕاگرتووە وەڵی بە هەموو شتێکی قایلین مەڕێکی ئەوەندە فەقیریان بکەوتونە بەردەستی خێریان دەگاتێ خێر هەر بەخێر ڕەمەزانە و خەڵکی بوا لێ دەکەن ینی وەڵی نازانم ینی لەبەرچی هۆکارێک ئەم بڕیاریان داوە ئێوە زەرمەند بوون بۆ هۆکارەکردن فرۆشتن لاواز بووە ئەرە وەڵی فرۆشتن نەماوە ڕاجیراوە ماڵاتەکە هەرزان نەبە بۆ هێرزان نابێت کاکە ئەو ئەگەر ڕاز دەکا ئاسانکاری با لە وڵاتان ڕ ئاسانکاری کە ماڵات بێ ماڵاتی خۆمان نەماوە ماڵاتی کوردی باوا بکە ئاسانکاری بۆ خەڵکی بکە ماڵاتەکە بێ ئەمن بۆ خۆم ساڵان ئاردن دەکری بە 44,000 سە بە 19,000 بەس ماڵات نییە گە ماڵات نەبێت چی بکەم دا بەسم بلە چێ بکەم ماڵات نەماوە زیاتر لە 5,000 نەفر ئەگەر باوەڕ کە بەس نانە پێ بەڵام 4,000 نەفر ژیان لەسەر ئێرەکانە بێ کاکە خۆر مەیدان ئێرە نییە لە مەیدان لە هەموو وڵاتەکان لە هەموو هەرێمی کوردستان دێتە ئەو عاجیاوە هەموو ڕوو لە عاجیاوا دەکەن گەورەترین مەیدانی عاجیاوە